بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لەسەر بێت. لە درێژەی کار و پرۆژە و چالەچەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا ئەمڕۆ لە شاری هەولێر هەڵدەستین بە دابەشکردنی بڕی 12 ملیۆن و 200 هزار دینار بەسەر 61 لە نەخۆشانی گورچیلە. بۆیە لەو بەرنمەیەدا لەگەڵمان بن بۆ چۆنیەتی دابەشکردنی ئەو هاوکاریە. حتى استوى غسل كلي دكن عفت سيروش لبلا سراوي رادين بقربان بالتاكسي دي والله اون دي بيس بي ونبتوا حمليات تش قوري هي خارج دي بكري كسش هاك اگر اوها خير خوازي انغو يا كاري ما ممكن هزار زار خو خير يا بنفسي اري والله تسكو اور لو كم اندام دنا قرب الصاي مع عمليات الشي دي بخوال خارج كر ايش تسخوا خو معنا هربس اوتيا نمرن حمستاري أو بخشينا دهاندني لخوي بزياد به كاكا أو كثاني نقوشيان هي تنفر لمالي أقل لقري هالثنو دانش الثيب كهرهم يان نقوشن لبروي نقوشي كليا وشي هيد نقوشي يقنيا إيما وكا العنظر كليا ما لو كرديا هر بازدر وجدارك دبنو عيادة مثالا بيش زرع كليا هر عبتي أما دو دار زرع مالو أو غسل مالو ذكر عيسيب كعفتي دو دار دمر دو دجياو بس تزمانه. هل درسيت ساعات عفتي روجي دو ساعات لو ذكرها مثلا أجا عفتي دو روجي أبوه صار ساعات بإيما تعذب تجبو لبو أوي لتمني بين صاري ونخوش بو حتى تمني جيشت نوزة صار أما علاج ما كت درمان وعلاج بس لآخر جيشت زرع كليا كان راوستا غسل مالو ذكر تقريبا دو ما نقول لباش غسلكي خزمان و برادران و دۆستان و هاوکاریان کردین زەرعەکەمان لۆ کرد ئەلعانیش داوام لە خەرکردنەیە خوا خێری ئەو کەسانەش بنووسەی بەو کاری هەرسانە و زۆر مەمنون و زۆر سوپاسیان دەکەین یا ڕەبی خوا خێریان بنووسی ئینسانی وەکیوانەش هەر زۆر بیتن و ئینشاڵڵا ئامانەتی خوای بن و خوا خێریان بنووسی زۆر لە دەستگای بەخشین دەکەم کە ساڵانە ینی نەخۆشەکانی مەبەسەر دەکەنەوە ڕاستیەکەی ئەوان لە خۆیانەوە ئەو مبادرەیان ساڵانە دەکەن داوای قائیمە دەکەن نەخۆشەکانی ما بە سوپاسەوە ئەمە بەڕێزش تایبەتیان هەیە کە ساڵانە داوای نزیکەی 100 نەخۆشی پەکەوتوی گورچیلا دەکەن هاوکاریکردنی وان ینی ئەوەشی زۆر یان لەسەر مەسوب کردیە هیوادارین ئەوان بەردەوام بن تا بەیەکەوە بتوانین بەردەوامی لە خزمەتکردنی نەخۆشانی گورچیلا بەعام بەڕاستی نەخۆشەکان هیناکەن زۆر جان خراپە هەموو پێویستە باوکاریە لە هەموو جانبە شووە بەڕاستی چاوەڕی دەستی و خەکەی خەڵکی یارمەتیان بدات ینی خەڵکی زۆری لا شتێدا هەیە بەعام 3 ساعت دەما غەستیمە تقریبا 3 ساعت غەستیمە هەموو هەفتەی 3 جار غەسل دەکەم زۆر شکرین لە خوددا الحەمدوللا خوا هەموو کەس ئەمە تاقیمان دەکاتەوە خوا تاقیمان دەکاتەوە والله هیوادارم چاوی ئەو خەڵکانە بینی ئەو خەڵکە بەڕاستی وەزعی خراپە خەڵک زۆر چاوی لە ڕستی ئەو خەڵکێ بەڕاستی دەوڵەمەندەکانە خوا پێداوەکانە الحەمدوللا زۆر باشە خوا خێران خوا جای خێران بداتەوە ئینشاڵڵا نمونەیان زۆر
دەستگای خێرخوازی بەخشین هەر ڕۆژەی لە شارێک و لە نووسنگەیەک دیارە پرۆژەکان ئەنجام دەدات. دیارە ئەمڕۆ ئێمە وەکو ئۆفیسی هەولێر هەرساین بە هاوکاریکردنی 61 نەخۆشی غەستی گورچیلا یاخود ئەوانەی کە زەرعی گورچیلەیان کردو و یان غەستی گورچیلە دەکەن 61 لەو نەخۆشانەمان هاوکاری کرد بە بڕی 12,200,000 دینار کە بۆ هەر نەخۆشێک بڕی 200,000 دینارمان پێدان. دیارەمە لەلایەن چەند خێرخوازێکەوە و بڕە پارە دامین کرابوو و ئێمە بەسەرمەندا دابشکردن. جێبیستی دوعایەکانی نەخۆشەکان بوون و داواکاریەکانتان بیست و معانات و گرفتەکانتان گوێ لێبوو. بۆیە ئێوەی خێرخواز هەر کاتێک هاوکاریەکی کەسێکی نەخۆش دەکەن چەندە ئەو دڵی خۆش دەبێت ئەوەندەش خوای پەروەردیگار بگرێ زیاتریش خێر و پاداشت و دوورە دەرد و بەڵای کەسانی دەوڵەمەند و خواپێدا و خێرخوازان دەکات. بۆیە سڵمەکەنەوە لە بەخشین و تا بکرێتن ئەسپی خۆتان تێدا تاودەن بۆ ئەوەی کەوا هاوکاری و خێر و سەدەقە و زەکاتەکانتان بگەینن بە کەسانی کەم دەرامەت و نەخۆش و کەسانی هەژار و فەقیر. و دەستگای خێرخوازی بەخشینیش بەدەستێکی ئەمینەوە ئەوەی کە بینیتان ئەو بڕەپارەیە دابش کرد بەسەر ئەو کەسانی کەوا لە نەخۆشی گورچیلە تووشی ئەو دەرد و بەڵاو موسیبەتە بوون. بۆیە ئێوەی بەڕێز و خۆشەویست ببەخشن تاوەکو بەخشینیش بەردەوام بێت.